ببری کشتارگاه هولری رزدار هلمت همزه لگلمه خیراتی کاک هلمت سپاس با آمده بوناوه اسیکودا سیستم گمرکی کو عراق جبهه کریه لهرما کردستان نه تا جبهه کرین لی کاریگریا و ویرد درکت مدید نرخ گوشت بلند بو چی سلاوتان لێبێت دەستان خۆش بۆ دەرفەتە هەڵبەتە یەک ئاماژەی زۆر خێرا بە سیستەمی ئەسیکۆدا بریتێ لە سیستەمی زەرایبی عالەمی هەر دەوڵەتێک بە ژێرەی وجودی بەرهەمی ناوخۆیی گومرگ دادنێ لەسەر کاڵای هاوردەکراو پێش ئەسیکۆدا ئەوەی کە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمیش جێبەجێیان دەکرد بریتی بوو لە چێشی باری هاوردەکرا و بەتەن حسابی لە بۆ دەکرا بۆ نمونە ئەگەر کەسێک هزار سەر ڕەشەوڵاخی هاوردە بکرد وایە فی وەزنەکەی دەکرا لەسەر وەزن پارەی لێوەردەگیرا لە گومرگ ئێستا ئەو هزار سەرگۆلکە قیمەی کڕین یعنی قیمەی هاوردە نرخی هاوردەکردنی ئاژەڵەکە چەندە لەسەر ئەوە حسابی بۆ دەکرێتن پەیامەکە ڕوونانە بۆ نمونە باز لە یەک ڕەشەوڵاخ بکەین پێشووتر یەک ڕەشەوڵاخ ئەگەر بۆ نمونە وەزنەکەی 500 کیلۆ بوایە لە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان بۆ پێم وابی لە جنوب 40,000 دینار وەردەگیرا لە لای خۆشمان 50,000 دینار لە بۆ یەک تەن وەردەگیرا ئەوە بە نمونە طبعاً گۆلکە کاوردە ناکرێت زۆرە ئێستا قیمەتی ئەو گۆلکەی چەندە ڕەنگە گۆلکەچی 500 کیلۆیی لە ئێستادا قیمەتی سەروی 3 ملیۆن و نیو بی 3 ملیۆن و نیو فی 18 لە سەدی بکە پێم وابی لەسەر ئاژەڵی هاوردەکرا 18 لە سەد واتە لە هەر ملیۆنێک 180,000 دینار 180,000 دینار ئەگەر قیمەتی ئەو گۆلکەی 5 ملیۆن دینار بی 580,000 لێ وەردەگیرێ لە کاتێک لە ڕابردوو 20,000 دیناری لێوەردەگیرا لێرەش 25,000 دیناری لێرەش هەر بەو شێوەیە ئێستاش چونکە سیستەمی ئەسیکودا جێبەجێ ناهێتەکردن لێ لە عێراقی ئەوە تا گوتی تێتە جێبەجێکردن نرخ ڤێراژی بلند بوو ڤێرا بۆچی نرخ بلند بوو بەڵێ بە دقیقی جواب بدەمەوە طبعاً شارەکانی هەرێمی کوردستان ئێمە عادەتەن بە مۆڵەتی ڕێپێدراوی وەزارەتی کشتوکاڵ ئێمە ڕێنمایی دەرچوو بوو بۆمان هەبوو ئاژەڵ هاوردە بکەین لە وڵاتانی دوورە دەست هەڵبەتە وڵاتانی دراوسێ وەکو ئێرانە و سووریا و تورکیا ئەوانیش نرخی ئاژەڵ لەگەڵ نرخی هەرێمی کوردستان هاو نرخیان شتێک زیاتریشە ئێمە ناچارین بۆ هاوردەکردنی ئاژەڵ لە ڕێی وڵاتانی ترانزیتەوە وڵاتانی دراوسێەوە داخلی هەرێمی کوردستانی بکەین بەداخەوە لە 2-3 ساڵی ڕابردوو پێم وابی هەر لە کەناڵەکەی بە ڕێژشتان باسم کرد بەهۆی دابەزینی عوملاتی وڵاتانی دراوسێ لیرەی تورکی و تومەنی ئێرانی کورتێنانێکی زۆریان توش بوو بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانە کە ئێستا حکوومەتی عێراقیش هەمان مەبەستی هەیە لە نظامی جێبەجێکردنی ئەسیکۆدادا بۆ پڕکردنەوە هەستان کری ترانزیتیان لە $13 بۆ هەر تەنێک کرد بە $168 ئەمە وای کرد ڕوو بکەنە دەرۆزەکان طبعاً یەکەم گران ئەوە وای بزەبت ئەوەی مەبەستە ئەوەیە ڕویان کردە دەواازەکانی باشووری عێراق بە تایبەتی قەسر کە هیچ ترانزیتێک نییە بەندەرێکی ئاویە و بە حەقی نێودەوڵەتی عێراق بۆ هەیە لەو دەواازەوە کاڵام باشتر هاوردەی ناو عێراق بکاتن بەڵام کاتێک لەوێن دەرج ئەسیکۆدا جێبەجێکرا و لەوەش خراپتر ئەگەر دەرفەتەبی باسی گومرجی پێشوەختە بکەین کە خەڵک هێشتا لێ ڕوون نییە گومرجی پێشوەختە بەڵێ یەک شت لێرە لە ناو کاوەنەدا لە بیرت ناچێت کە هەڵمات بە ئەمەی کە ئێستا لەبەر ئەوەی زیاد بوو لە وڵاتانی دراوسێ ڕووتا بازرگان ڕوویان کردە باشووری عێراق بە هاوردەکردنی ئاژەڵ ئەگەر ئێستا پێچوانە ببێتەوە بگەرنەوە دەواازەکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و تورکیا هەر لەوەی زیانە یان زیانی باشوور هەر گەورەترە نەخێر ئێستا بگەڕێنەوە ئەو وڵاتانە هێشتان باشترە لەوەی بە نیزامی ئەسیکۆدا هاوردە بکەن ئەزانی کاکاوەر حسابە يعني بحسابات وبأرقام يعني رنگ درفت نبيتن بلا مثال لابد باز دكم مثلا 1000 طن للرشولاخ اگر ل دروازه قصر داخلي بكري بيوست چند پاره بدا اگر او 1000 طن چند بدته دزاني حسابات دبي حاسبم لا بيتنو بو بدقيقي بيد بلم بلام لوي 16 ددا للاي خومان لطنچي مثلا بو نمونه $168 دداتا ولاتي تركيا كداخلي گومرجي خومان دبي بيم ما بدوي برياركي برای سەرۆکی حکوومەت ئێستاش کارایە بڕێکی کەم پارەوە بزانم لە تەنێک
$52 وەردەگیرێتن خۆی کادرابوو بوو دابازاندنی نرخی گۆشت. بەڵێ تا ئێستا بڕیارەکە کارایە ئەگەر حسابی هاوردەکردن بکەین بە بەندەرەکانی بە حەقی بەندەری مێرسینش و بە ترانزیتی وڵاتی تورکیاش و بەوانەی کە لە بەرازیل و ئۆروگوای هاوردە دەکرێت بە حەقی نەقلیشی تا دەگاتە ناو شاری هەولێر هێشتا کەمترە بەوەی حساب بکرێتن کە بە ئەسیکۆدا داخل دەشێت لەبەرەوەی ئەسیکۆدا لەسەر قیمەی شتەکەی یعنی لەسەر نرخی کاڵایەکەی ئەوەت بۆ دادنی نرخی ئەو کاڵایش دەبی لە وڵاتی منشە لە وڵاتی مستەورەت لەوێوە نرخەکەیان بە مۆر تەزدیقکراوی لەم حاڵەدا کە هێشتا لە ڕێی وڵاتانی دیکەوە بێت باشتر بێتن چەند پشبەستنمان ئێستا بۆ پڕکردنی پێویستی ناوخۆ بە گۆشت بە دەرەوەی وڵاتە بەتاکید دەزانی بە ڕێژەی من پێم وایە ینی ئێستا ئەوەی لە کوشتارگەی هەولێر و لە زۆربەی کوشتارگەکان نمونە کوشتاری بەڵێ ئێمە ئەگەر باسی ئەوەی بکەم بەڕاستی 175 بە ئاژەلی هاورد پشت بە ئاژەلی هاوردەکرا و دەبەستین بۆ دابینکردنی گۆشت سوور لە شاری هەولێر ئەوە حەقیقی داتایە لە بەردەستمان و ئەمەش هەمووی لە باشوورەوە دێ باشووری عێراقەوە دێتن ئەزانی کاکاوەر بەشێکی لە باشووری عێراقەوە دێ بەشێکی لە لای سلێمانی و ڕادێ لە دەواازەی باشماخ بەشێکیشی تا ماوەیەک بەر لە ئێستا بەر قاچاق هاوردە دەکرێت تا سەرماسۆلە دەستی پێنەکە باش ئەمە چەندی گەورەیە بچووکە خۆی ئاژەلی ئەوە ئەگەر باسی ئەوەی بکەین ئێمە دوو سنف ئاژەڵمان هەیە بۆ دابشکردن بەڵێ طبعا 195 ئاژەلی کوژراوە لە کوشتارگەی هەولێر بریتە لە ئاژەلی هاوردەکراو لە ڕەشە وڵاق لە سنفی گەورە لە سنفی مەڕ و بزن دەتوانم بڵێم نیوە بە نیوێ نیوە 150 ئاژەلی خۆماڵەیە 150 هاوردەکراوە بۆ ئاژەلی بچووک ینی مەڕ و بزن بەخێوکردنی ئاسانترە کولفەی بەخێوکردنی ئاسانترە تا ئاژەلی ڕەشە وڵاق کاک هەڵمەت ئەمە لە کاتێکدایە کە بەرەو ڕەمەزاندا چینکوتەی هەفتە ڕەمەزانە بە پێی پێشبینیەکان عادەتەن لە ڕەمەزان خواست لەسەر گۆشت زۆر دەبێتن واتە چی چاوەڕوان دەکرێتن بۆ ئەو بەرزبوونەوەی ئێستا جوڵەی کردووە لە نرخی گۆشتدا بەخۆی کاکاوریەک شت بە هەتا لای هاوڵاتیان ڕوون بیتن طبعا ئەو گرانبوونە ڕەنگە بە حدێک بەردەوام بیتن تا مانگەی دیکەش بە بەردەوامی ڕوو لە بەرزبوونەوە بکاتن و چاوەڕوان دەکرێتن لە ڕەمەزانیش ینی خۆم لە سەری ساڵەوە 2000 ئەبدێتی سعری گۆشتم کردەوە تەسعیرە ئێمە لەگەڵ برادران کاکۆگر و جەنابی قایم ئەو سعرانە لە بۆ بازار دادنین بە ژێرەی لێکۆڵینەوەکان 2000 تا ئێستا ئەبدێتی سعرمان کردێ لە سەری ساڵەوە ئەبدێت گرانکردن طبعا گرانکردن ڕەنگە لە سەن ڕۆژی داهاتوودا هەر ئەو قسەم لەگەر کاک بەڕێ سۆگر عەلی کرد پێویستە جارێکی دیکە بەرز بکرێتەوە لە بەرەوەی دوکانەکان خەریکن دای بخەن ئەگەر ئەو تەسعیرە ئێمە دادەنین نەگاتە ڕادەی ئەوەی کە برا دوکاندارەکان لە ماوەیەدا ببوورە چەند بەرزتان کردوتەوە بە تەمان چەندی دیکە بەرز بکەن خۆی لە 5 یەکەوە تا ئەو تاریخی ئەوڕۆ 15 دووە یعنی دەکاتە تقریبا مانگێک و دەڕۆژ لە خلالی چل ڕۆژی کیلۆی 2000 دینار بەسەرکەتیە بە دوو قۆناغ باشە ئەم قۆناغا بە تەمای چین بەڕاستی بە تاماین 1000 بۆ 1500 دیناری دیکە بە تایبەت لە ئاژەلی بچووک مەڕ و بزن 1000 دینار بۆ 1500 دیناری دیکە بوو ماوەیەکی دیاری کراو دەبێتن یان کراوە کاوەر ئەمە سەیری بازار و سەیری بارودۆخی گۆڕەپانی فرۆشتنی ئاژەڵان دەکەین سەیری جێبەجێکردنی نظامی ئەسیکۆدا و گومرجی پێشوەختە دەکەین سەیری کراوە دەبێتن ئەنجامەکان بەڵێ ئێمە بە بەردەوام ئەبدێتی سعر دەکەینەوە زۆر جاروە هەبوو لە فایلەکانمان دیارە دابەزینی نرخیشە بۆ بەرزبوونەوەی نرخیشەوە بەڵام بە جێرەی ئەوەی کە ئێستا دەگوزارێ من پێم وایە نرخەکان ڕوو لە بەرزبوونەوە دەکەم یەک شت هەیە ئەوە جێ ئاماژە پێکردنە بەڕاستی گرانبوونی ئەو جارە هیچ من تەسەوەڕ ناکەم پەیوەندی بە مانجی ڕەمەزانی پیرۆزەوە هەبێ ئەگەر هەش بێتن 250 دینار لە شلێک بۆ 500 دینارە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک من وەکو خۆم ینی کە بەشێکم لەو حکوومەتە قەناعەتم وەنیە حکوومەتی هەرێم ئەسڵ هەوڵی زۆریدایە وەفدەکانمان چۆن چوون بوو وسە دڵنیام وەفدمان ڕۆیشتە بۆ وەزارەتی بازرگانی بۆ ئەوەی دەچێتەوەی چارەسەر بەڵێ خودی جەنابی سەرۆکی حکوومەتە بابەتە بەلایەوە گرنگە بۆی بتوان چونکە مەسەلەکە هەر گۆژ نیە بۆ زۆر بابەتی دیکەیە بەڕاستی هەڵاوسانێکی یەکجار زۆر ڕوودەدا سوچەکە نە حکوومەتە پێم وایەنە ئێمە مانانی نەم بڕوام وانە چونکە ساڵانی ڕابردوش بینیمان ینی مانجی ڕەمەزان هەموو ساڵی هەر هەبوو بەڵام هەڵاوسانێکی کەمیش بوو بیتن لە ڕێی لێژنەکانی قایمقامێت و بەشی زۆرەکە بۆ سیستەمی گومرکی عێراقا کە هەرێمی کوردستان جێبەجێ نەکردووە یەکی لە هۆکارەکانیش ئەوە بووە کە گرانی دروست دەکاتن وەکو پێویست ئێستا ئاژەڵ
حازری وەکو حازری کراوە هەیە بۆ ڕەمەزان چونکە لەو کاتەی ئەسیکۆدا جێبەجێ کراوە ئاژەڵی زۆریش کە هەر لە بەسڕاوە داخلی عێراق دەکرێتن بۆ هەرێمی کوردستانیش وەک ئاماژەتان پێکرد زۆر لە بازرگانە ئامادە نین بارەکانیشیان لەسەر سنوور ڕاگرتووە تێپەڕێنن بوو ناو عێراقدا حازری هەیە ئاژەڵی پێویست هەیە دێت بەڵێ ئێمە بەپێی ئەو ڕێژەی لە بەردەستمانە ینی ئەگەر ئێستا لە ئێستا ئاژەڵی دیکە نێتن تا 6 مانجی دیکەش بەشی پێویستمان هەیە ئاژەلی خۆماڵە یان ئەو ئاژەڵە هاوردەکراوەی لە ناو خانە و لە ناو حەقلەکانی گوند و لادەکان ئەو حەقلانەی ئەو پرۆژانی کە ئاژەڵ بەخێو دەکەن بەشی 6 مانجی دیکە ڕەنگە بتوانین گۆشتی سووردابی بکەن بەڵام لەگەر نەهاتنی نرخ بە بەردەوامی ڕوو لە گران بوون دەبی ئەو برادرانی کە ئەو برا بازرگانانە کە ئێستا ئاژەڵیشیان هەیە کاتێک بزانن لە دەرەوە هاوردە ناکرێتن یان هاوردەکردن ڕدەگرن یان قورس هاوردەکردنی یان کە کاڵایەکە کەم دەبی لە بازاری بە تاکید نرخەکان بەرەو زیادی دەبیتن احتیکار نابی بڵێم خەڵکێک بتوانانی بیشارتەوە لە بەرەوەی تەڵەبیەی لەسەر وەختێک دابێ هەر بیفرۆشتن بەڵام بە دڵنیاوی نرخەکان ڕوو لە گران ئێوە ئەگەداری بازرگانەکان بن دەهێنن ئێستا بۆ هەرێمی کوردستانیان ئەوانش ڕایان گرتووەکو بەشێکی دیکەی بازرگانانی کە کەلوپەلیش هاوردەکان ڕایان گرتووە لە نەخێر هاوردەی ناکرێت بە هیچ شێوازێک ئێستا نە لە عێراق نە لە هەرێمی کوردستان بەڵام ئەو ئاژەڵەی ئێستا هەیە بەشی کەمکەمی لە جنوب وەسەتەوە دێ ئەو پرۆسەی تۆزە معقدە لە بەرۆی مەسلەی قەرد و فەرتکاری کە تەناوی مەسەلەن زۆر قەرداریەکم بۆی پارەکانیان نەفەوتی ئاژەڵ بێگ دەدەن ینی ئەوە بە بابەتەکی دیکەی جیایە بەڵام بەشی پێویست هەیە بۆی هاوڵاتیان دڵنیا بنەوە بەشی پێویست گۆشت هەیە و گرانیش ببێتن دڵنیا بە تەدریجێکی وە گران دەبێتن یعنی زۆر ئەگەر نرخ بگاتە تۆ ڕەنگە بگاتە 25,000 ئەویش بۆکەینێ بۆ دوومانجی دیکە لە ئێستادا نرخەکان لە بینی 19 بۆ 20,000 بەنسبەت ئاژەڵی هەڵمەدەمە کاتێکدا ئەمڕۆ ئەم ساڵ چاڕوان دەکرێت بەهارێکی خۆش هەبێتن بارانێکی باشباری ئەمەش بۆ چێراندنی ئاژەڵەکان زۆر باشە ئەمە عادەتەن ڕسانی ڕابردوو بینیمان کە ئەو وشکە ساڵەیە کە هەبوو کاریگەری لەسەر نرخیچە دەکرد لێرە باسمان کرد وشکە ساڵی نرخی بەرز کرد بووە بەڵام ئێستا بەهارێکی خۆش لە ڕێدایە هاوسەنگێک دروست دەست خۆش بیتن وڵا ئەوە بابەتەکی زۆر گرنگ بوو ڕژاندت طبعا وشکە ساڵی سەبەبی ئەوەی بوو سامانی ئاژەڵ لە ساڵانی ڕابردوو ڕوو لە ناوچوون بوو ئەو سار بەهارە چ خۆشەیە ئایا تاویزی 4-5 ساڵی وشکە ساڵی ڕابردووی قەدیم دەکاتەوە ئەوە پرسیارەکە بۆ تەرتێبڵت ئاوی ژێرزەوی زۆر دابەزیوە دەتوانی ئەو بارانەی ئەو ساروا بکاتن تاویزی ئاوی ژێرزەوی تاویزی ئەو هەموو خەسارەیەکە لە ساڵان ڕابردوو خاوەن ئاژەڵەکان و خاوەن زەویزارەکان کردیان ئەو ساڵە بتوانانی تاویزی بکاتەوە پرسیارەکە لێرەیە خۆش شتێکی باشە بە تاکید بۆ لەوەڕقەڕ باشە پێم وانە لەبەرەوەی خەسارەکان لە ساڵانی ڕابردوو زۆر گەورە بوون ئەو ساڵە نارێن خراپە شتێکی زۆر باشە ڕەنگە بژانەوەکی باشە بیتم بەڵام دڵنیا بە وەکو 5 ساڵ و 6 وەکو بەر لە دەستپێکی وشکە ساڵی نابیتن دڵنیا بن بەڵام چەند ساڵێک وا بەردەوام بیتن چونکە خۆتان دەزان برا ئاژەڵدارەکان پشت بە دوو شت دەبەستن بۆ بەخێوکردنی ئاژەڵ یەک علەف دوو ئاو پشت بە ئاو دەبەستن بە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی لە شێوە دێ ئاوی لە ژێرزەوی لە شێوە دێ و بابەتەکی دیکەیە علەفیش هەر لە ڕێی ئاوەوە دەست دەخاتن بەڕاستی هەموو شتەکان وەجعلنا من الماء كل شيء حي ئەوەیە هەموو شتەکان لە ئاوە دەست دەخاتن کە ئاوی نەبوو بەڕاستی وازی لە کاری ئاژەڵداری هینا ئەگەر یەقینی هەبیتن ینی ئەو ساڵە و ساڵانی ئایندە یەقینی هەبیتن دڵنیا بە ئاژەڵداری پرۆسەیەکی گەورەی لە هەرێمی کوردستان و خەڵکەی زۆر کاری ئاژەڵداری دەکات ڕەنگە ساڵانی بێتەوە بۆ نمونە هەر باسێکی کورتی مریشک بۆ مریشک نرخەکەی لە شوێنێک وەستاوە یان تۆزە گران دەبێنەوە ئەوە جوڵەیەکی کەم دەکاتن ئەوە بەرهەمی خۆمانە بەڕاستی حکوومەتی عێراقیش کە ئێستا ئەسیکۆدا جێبەجێ دەکات بە مبەڕری ئەوەی احتیمام بە بەرهەمی ناو خۆبدا واز لە هاوردەکردن بینیم بەڵام بڕوا بکەن شتەکەوانیە دەوێت کورتێنانی بودجەی عێراقی بەرپرسم لە قسەکەی خۆم کورتێنانی ئەو کورتێنانە گەورەی لە بودجەی عێراقیدا هەیە ئەو کورتێنانەی پێپڕ بکاتەوە باسی گەورەی ئەو کەرتەت کرد پروژێکی گەورە ماوەکانی پێشوو لەلایەن سەرۆکی حکوومەتەوە لە هەولێر کراوە مێگەڵ ئەمە چ گۆڕانکاریەکی و هاوکاریەکی بۆ ئێوەی کرد و چی لێ چاوەڕان دەکرێت بۆ ئایندەیەکی درێژتر خۆی پرۆژەیەکی زۆر گەورە ڕێک پێگو بەڕاستی هەولێر پێویستی بەو زۆرە پرۆژانەیە
بە تایبەت ئەو پرۆژەی لەبەرەوەی ئەو کوشتارگەی ئێستا هەیە بەڕاستی قۆناغ بە قۆناغ هەتا فترەی ئیندیتاریشی تێپەڕاندیە ئەو پرۆژێکی زۆر گەورە بوو بەڕاستی لە داهاتوەکی نزیک لە دەستپێک لە مانجی ڕابردوو دەستیان بەکارکردن کردووە بە پێی زانیاری من بەڵام زۆر تازەیە ڕەنگە لە ساڵانی ئایندا کاریگەریەکی زیاتر دەرکەوێت کاریگەری زۆر زیاتر دەکەوێت بە دڵنیایی و لەبەرەوەی مەساحەتی زۆر باشی هەیە لەبەرەوەی ئێتیمامەشی زۆر تایبەت بە کارتی ئاژەڵداری دراوە لەو پرۆژە. ڕێزدار ئەهلمەت حەمزە ڕێبەرێ کوشتارگا هەولێر سپاس بۆ ئامادەبوونەوە.